سپێدە باش شوان بەڵە دیارە ئەمڕۆ وەکو خۆت ئاماژەت پێکرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئاشتیە هەر بۆ بۆنەوەیەوە بڕیارە لە شاری هەولێر لە ڕۆژی جیهانی ئاشتیدا ماراسۆنێکی نێودەوڵەتی لە نێو شاری هەولێردا ئەنجام بدرێ ماراسۆنەکە بۆ هەموو ئەو وەردەژوانانەیەوە ئەو کەسانەی کە حەزیان بە ماراسۆنی ڕاکردن هەیە لە هەرێمی کوردستاندا دەتوانن بەشداری بکەن ئەمیش بۆ ئەوەیە کە وەکو یادێک لەم ڕۆژەدا کە ڕۆژی ئاشتیە بەعاڵای سپیەوە بە نێو شەقامەکانی شاری هەولێردا ماراسۆنێک ئەنجام بدەن هەرەمڕۆ لە شاری هەولێر دانیشتنی پەرلەمانی کوردستان بەردەوامی دەبێت درێژەدانە بە دوو دانیشتنی ڕابردووی کە لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەنجامی داوە هەتا ئێستا دانیشتەکان بەردەوامە لەسەری و تا ئێستا تەنها 9 مادەی لێپەسەند کراوە سەرۆکی لیژنەی کاتی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش دەڵێت تەنها مانگێکیان لە بەردەزایەوە وا بۆ چونیانەیە کە لە ماوەی ئەو مانگەدا پەیڕەوەکە تەواو بکەن بەڵام بەشێکی زۆر لە ئەندامانی پەرلەمانی کوردستان ئاماژە بۆ دەکەن ئەگەر قسەکردنەکان لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەم شێوازە بەردەوام بێت ناتوان لە ماوەی مانگێکە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تەواو بکەن چونکە وەکو خۆیان دەڵێن زۆربەی ئەندامانی پەرلەمان زیاتر لە 2 خولەق زیاتر لە 3 خولەق قسە دەکەن لەسەر پەیڕەوەکە بۆ ئێمە کاتێکی زۆریان لێ دەگرێ هەر لە شاری هەولێر دیارە لە ماوەی ڕابردووە چەند جارێک خۆپیشاندان و گرتبوونەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان و دیوانی سەرۆکایەتی هەرێم ئەنجام درا لە بەرامبەر کەمکردنەوەی موچەی پلە باڵەکانی هەرێمی کوردستان دیارە ئەمڕۆژ کاژمێر دەبڕیارە خۆپیشاندان و گرتبوونەوەیەک لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم ئەنجام بدرێ بۆ کەمکردنەوەی موچەی پلە باڵەکان لە هەرێمی کوردستان و هەڵوەشاندنەوەی خانەنشینە نایاسایەکانی هەرێمی کوردستان لە میحوەری مەخمور لە نەحی باقرد کە هیچێکە لەو نەحییانی لە ئێستا داهێزەکانی پێشمەرگەی تێدا جێگیرە و لە بەرامبەر چەکدارانی داعشدا وەساون لە ماوەی 2 ڕۆژدا نزیک بە 60 کەس خۆیان ڕادستی هێزەکانی پێشمەرگە کردوێتەوە کە ئەمانە خێزانی عەرەبن و بەشێکیان منداڵ و بەشێکیان پیا و ئافرەتیشان تێدایە خۆیان ڕادستی هێزەکانی پێشمەرگە کردوێتەوە بەڵێ شوان بەڵێ هێرش